لەم بەرنامەی سپۆرت مەگەزین میوانێکمان هەیە کە چیرۆکی سەرکەوتنی خۆی ئەگێڕێتەوە، ئەویش لە هونەرە بەرگریەکان، لە موایتای، لە کەیوەن، هەتا لە MMA و لە یاریەکانی دیکەشە. ئەویش هەمزە فەریدونە، پاڵەوانی هونەرە بەرگریەکان کە لە ستۆدیۆ میوانە. کاک هەمزە بەخێر بێی. جا پێش ئەوەی بچینە باسی خۆت، یاریەکەی محەممەد زارعی بینیت. محەممەدە ناسی لە نزیکەوە تا چەند ئاشنای بە یاریەکانی ئەوەی کە بردیەوە چۆن بوو ئەگەر تۆوەکو ئێساوەکو شیکەرەوەیەک شیکەیتەوە؟ و هاوڕێتیم هەیە لەگەڵ کاتۆ سلێمانی زۆربەی کاتەکان لەگەڵ خۆما بوو. بەڕاستی محەممەد یەکێک لە یاریزانانی کە ینی زۆر خەتەرە، ترسناکە، ینی ترسناک شەڕەکە. زۆربەی شەڕەکانشی هەوڵی ینی بە قوفڵی باتەوە، میان هەوڵەیە شوێنی کەسی بەرامبەر بشکێنێ. ینی زۆربەی بە پێوە شەڕ ناکات، دایما ئەوێت شتێکا کە محاڵ بێ، شتێکا کە ئەستەم بێ. زوش کۆتایی پێهێنێ، زوش کۆتایی پێێنێ لەبەرەوە ینی زۆربەی تێکداون نکات و لە عەردا ئێوە ئیشی خۆی بکە. کەم بە پێوە کام بە چونکە لە عادەت لە ئێمەمەیە ئەوەی قورسە تێکداونە یان قوفڵە، ئەوە زۆر قورسە بۆ یاریزان. ئەویش ئێوێ ینی وەکو ڕوسیەکان شەڕکە، زۆربەی شەڕکەرە ڕوسیایی وەرگرتووە. تۆ کە هاتەوە لێرە مەشقتان کرد بێکەوە؟ ئەو کاتی کە هات دوو جار هاتەوە، جاری یەکەم تەنها سینم کرد، بەس توانیم ئەوکەن درعی بۆ بگرم، ینی بەس قاز لێبە. جاری دووەم شانی باش نەبوو، ئێمان توان ینی بەرکەوتمان زۆر نەبوو بێکەوە وەکو تەبریک بەزۆکوتر بازاریکردن و زۆر شوێنەکان بێ ناتوانیم درعی بۆ بگرم. بێگومان پاڵەوانی کورد لە هەر شوێنێک بن زۆر گرنگە لە یەکەوە نزیک بن، بەیەکەوە باسی مەشق و ڕاهێنان و هەروەها لە ئیڤنتەکانە چۆن یاری بکەن. ئەمە ئەزمونێکە هەردوو لا سوودی لێبین. بابینە سەر خۆت، ئەزمموی سەرکەوتنی گەنجێک لە هەرێمی کوردستان کە بەرەو ئیڤنتە نێودەوڵەتیەکان و پاڵەوانتەکانی دەرەوە ڕۆشتووە. هەمزە لەکوێوە دەستی پێکردووە، بەچی دەست پێکردووە بۆ هونەرە بەرگریەکان لێرە لە خۆتا دۆزیتەوە؟ ئەگەر یەکێک لە دەرەوە هەمزە ببینێڵێ هەمزە زۆر کوڕێکی هێمن و لەسەر خۆیە، هی ئەوە نییە کە لەو حەلەبانە ببینین. ڕاستەکەی سەرەتای دەست پێکردنەکەم 2014 و 2015 بوو. یعنی شتێکە ئەبێ لە خۆتا هەبێ، ینی خۆم زۆر محاسبە و وەرشتا بوو. جا عادەتەن زۆربەی کات بە مناڵی سەری مسارعەمانە کرد، ئەگەر هەتا مناڵ یان جمهوری جۆڵسینە و کۆمەڵی یاریزانی تروین وەکو خۆم و هادی برام، یعنی زۆر متابعی ئەوانەمانە کرد. هەتا وەکو وایلا و نادیەک هەبوو لە خۆمانەوە، ئیتر پێیان وتم ئەگەر تۆ حەز لەو یاریە بۆ ناچی یاریە بکەین. 2014 یا 15 بوو، خۆم و براکەم بەیەکەوە دەستمان پێ کرد. هەتا وەکو ئەم کاتە بەردەوامین. ئەو لە پێش تۆ بووە هەروتان بەیەک؟ هەردووکمان بەیەکەوە دەستمان پێکرد. لە چی و دەستان پێکرد سەرەتا یاری کیک بۆکسین های کیکمان کرد، ئەوەی کە بیجامەکە لە پێیە. باشە، سوپاس بخوا لەوە چەند جار بەشداری چەند پاڵەوان تێکم کردووە بەبێ دۆڕان. زۆربەی یاریێک ئازم 6 یاری هەمە یا 7 یاری هەمە لە کیک بۆکسین بیجامەکە های کیک لەسەر ئاستی کوردستان و ئاستی کوردستان. باشە، کوردستان مەنتیقەی شیمالی. باشە، 4یان بۆ 5یانم کەسی بەرامبەرم بورانەوە. کامیاریان زۆر قورس بوو بەلاتەوە؟ یانم زۆر قورس بووە. 4یانە بورانەوە، 4 یاریم بورانەوە. ینی دوانەکەیتر ینی 3 جەولەی خانووە. باشە، ئەویش ینی ئەزمووی لە من زیاتر بوو، وەکو قوت زیاد، بەڵام ئەو بە ئەزموو شتێک گەڵاکردم، بە قۆش شتێک گەڵانەکردم. باشە، دواتر چووتە سەر چ یاریەکی؟ دوای چوومە سەر کیک بۆکسین لوکیک. لوکیک ینی بەس هەمان شتە توانین لە بەشی خۆیشەوە بیت. ئەمە چەند یاری کردووە؟ ئەوەشە 3 یاریم کرد، دانێکیان دۆڕان، ئەویش لە پاڵەوانتی جیهانە دۆڕانم لە وڵاتی ئێران کردم. پاڵەوانتێکی جیهانی بوو، لەو پاڵەوانتیا توانیم پلەی دووەم بەدەست بێن. ئەویش حسابی برا مەکەم لە بەرەوەی متەخەبی ئێران بوو، قەت ناتوانین لە ئێران یەکەم بی بە هەموو حکومێت. وەکو یاریزانی هەڵبژاردنی عێراق لە پاڵەوانتی نێودەوڵەتیە بەشی یاریزانی متەخەبی عێراق بەشی خۆی هەیە، بە ئێم بەشی مەنتیقە شیمالەکەین. ئەو بۆ هەنێ بتوڵە هەیە لە ئێران و بەعزی شوێن ئەکرێ، عەرەبەکان نانێرن، بە کوردەکانان ئێوە تیبێک دروست بەلای متەخەبی عێراقەوە بڕۆن بەشداریکە. ئێمەش وەکو تیمێکی عێراق چوون بەشداریمان کرد لێ. بەڵام تۆمارە وەکو هەڵبژاردنی عێراق؟ وەکو هەڵبژاردننی عێراق بەڵێ تۆمارە. ئەسا تۆ یاریزانی هەڵبژاردنی عێراق بووی لە پێشترە لە کیک بۆکسینە. کیک بۆکسینە. باشە، کیک بۆکسینە کردووە چەند جۆرێک، لە موایتایە تۆمان بینیوە، لە یاری دیکەیە تۆمان بینە، هونەرە بەرگریەکانە هەموو تواناکانی خۆ تاقی کردوتەوە سەرکەوتوش بی بوو. سپاس بخوا، زۆرم حەز بۆیە بەس ئەساسی یاری خۆم یاری موایتایە. من لە کەیوانیشە یەک دۆڕاومە، ئەویش لە پرۆفیشناڵە، باقی کەیوانەکانم هەمووی براوم. سپاس بخوا، ینی کەیوان موایتای کەمێ زەرباتی لێک جیاوازە، بەس سەرەکی خۆم ئێستا لە موایتایە کارەکەم.
لە موایتای بەڵێ چەند ساڵە لە موایتای یاریەکەی 2019 تاکو ێستا مایتای چەند یاری کردووە هەمزە مەتۆی بەڵێ هەمزە بۆ ساڵی چەنە 2000 منتەخەب عێراقەوە ئیتر وەکو عسکەری لێ لە ماسکەی تەدریبم ڕشت و پێچاکەنەوە باش ئێستا زۆربەی یاریزانە هونەربەرگریەکان لە MMA بە تایبەتی ئەمیان ڕیشێکی زۆرە هێڵنەوە ئەوە چییە؟ زەمڕۆ لەگە محەممەدا قسەم کرد محەممەد زارایی وتی سا ڕیشون تاشی و لە دوای یاریەکە زۆربەی ترسی خۆی هەیە یاریزانی بەرامبەر وەکو سامێک خاتە دڵی کەسی بەرامبەرەوە جاکو زۆربەی چاویش لە یاریزانە ناکەن کە مسلمانن عادەتەن ڕیشیان هێشتۆتەوە ئەمە بەنای مسلمان بوون و بەنای وەرشەوە ئەم شەڕی وەرشەکە شەڕ دینەکەشەکە کاریگەری یاریزانەکانی بە تایبەتی ڕووسیا و ئەوانە لەسەر یاریزانە کوردەکانە هەم لە ستایل و هەم لە شێوازی یاریکردن عادەتەن یاریزانە ڕووسیەکان شەڕکردن بەس من وەکو یاریزانێک کە خۆم تەجروبەی خەبیب و ئیسلام و ئەوانە کە دەرکەوتنەوە چەند ساڵە و تیمەی ئەوان هەست دەکەم یان یاریزانانی خۆشمان زۆر چاولەوانەکەن بسم ئەو قسێ بکەم یعنی زۆر چاولەوانەکەن بەڵام ئەوان ئەو تیمەی ئەو هەل و بارودۆخی بۆ ئەوان ڕێککەوتووە بۆ یاریزانی کورد ڕێک نەکەوتووە من ئەڵێم کورد لە هەموو جیهان شەڕکەرترە یعنی کوڕ شەڕ لە ناخیایەتی بەس ئەو یاریزانانی تر کە لە وڵاتانی ترن دروستیەکەن بەس ئێمە خۆمان لە شەڕ لە ناخمانە بۆی ئەگەر کەسێک هەبێ پاڵپشتیمانگا کەسێک هەبێ دەستمان بگرێ بڕواکە هیچمان لە خەمزات و لە حەبیب و لە کۆنەر و لەوانە کەمتر دەرناچێت باشە خۆ چەند ساڵێکیشە بە تایبەتی لە شاری سلێمانی چەند ئیڤنتێکی MMA کراوەتەوە یاری زۆر کراوە ئێوەمان بینی و یاریتان کردو ئەمانە تا چەند هاوکار بوون بۆ بەرەو پێشوونی ئاستان ئەمە شتێکی زۆر باش ئەم چەند ساڵە ینی یاریزان هەم بەناوبانگە بێ هەم خیبرەی یاریکردنی زیاوە بێ ئەمە لەماوەی ئەم ساڵە ئەزم بۆ دوومان بۆ سێمان ئەمە دوو ئێڤێنێت ڕێگەخەن ینی هەلێکی زۆر باشە بۆ یاریزانەکان بۆ دەرخستنی توانەکەی خۆیان یەکمان دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی بووە وێنەکانی گەیاندۆ بە جیهان و بە بۆنەی ئەم شێوازە بەڕێوە چوونەوە ئێستا یاریزانانمان ڕێکۆردی خۆیان هەیە لەسەر ئاسی جیهان و بۆ ئیڤنتەکانی دەرەوەش ئەتوان بەشداریکەن کەواتە بوونی ئەم ئیڤنتانە وای کردووە کە ئاستی هونەربەرگریەکان لە هەرێمی کوردستان بە سلێمانی بە تایبەت بەرەو پێشەوە چێ مانگی 12 ئیڤنتێکی تر هەیە بەنیازی یاری بکەی ئینشاءالله لە بەرنامەمایە سەفەرێکم هەیە ئەگەر سەفەرەکەم دوا بکەوێت ئینشاءالله مسۆگە بەشداریەکەم باش چی ئامادەکاریە کردو بوو ئەوجا پێشەوەی بچنە ناوە لە ئیڤنتی پێشترا تۆش هەر لە کاتەردانرابووی کە یاری بکەیت لە یەکێک لە یاریەکان نزیکەی من ئەو کاتە زووتر ئاگاداکرامەوە نزیکەی 40 ڕۆژ بۆ 50 ڕۆژ من خۆم بۆ پاڵانتێکە حازر کرد لەوەی دوو شەف یا سێ شەف تەمرین مەکرد جا 10 کیلۆ 12 کیلۆشم داگرتەوە باشە یعنی تاو خۆم ئامادە کرد و بۆ هەموو جۆرە ڕوبەروبوونێ باشە ئەمە وێنە کۆنەکانی تۆیە ئەمە مای باسی ئەمە بکەی ئەمە ساڵی چەنە ئەمە 2021 یا 20 ئەو پاڵەوانتی منتیقەی شیمالیە سپاس بۆ خۆ بەبوونی ئەزمونونەکەمەوە هیچ کەسێ شەڕم لەگەڵا ناکە ئەوش بە ئیتیفاقی مدەڕیبەکەی وتی کاکە ئەخەمە سە حەلەبە بە ئەزمونێکە لەگەڵا بەس عەزێتی مێ عەزێتی مێ ئیترێتم شەڕ عەزێتی نییە چۆنە بێتر بەس یعنی زۆربەی کات هەل بۆم ڕێگەخۆ ئەم توانی بیبورێنەوە بەڵام لەبەر ئیتیفاقی خۆم مدەڕیبەکەی پێ باش و بەردەوام سێ جەولەکە لەگەڵ تا بڕۆ هەر سێ جەولەکەتان کرد هەر سێ جەولەکە ماگە بەس شەڕم کردووە یەکەم بوو ینی بە شەڕێک بوومە بوومە پاڵایە و منتیقی شیمالی ئەوە سەردەمی پێم وایە سەردەمی کۆرۆناژ بوو کە وردە یاریەکان نەگەڕانەوە ناوبژوانەکەش ماسکی پێوەیە ڕێگە و کاتە بوو باشە دواتر چی کەت کرد چ یاریکی تر پاڵەوانتی دوای هەڵبژێران بۆ منتەخەبی عێراق باشە دوای پاڵەوانی 2020 بوو 2021 هەڵبژێران دڵی منتەخەبی عێراق پاڵەوانتی دەوڵەی عەرەبی کرا قەرار بوو لە وڵاتی لوبنان کرێ و کاتە مزاهرە هەبوو هێنامانە سلێمانی لەوەشە یاریێکم ئەنجامما لەگەڵ یارزانێکی مەغریبیە ینی سپاس بخوا خۆم لە خۆم ڕازی و ئاستێکی باشم پیشان نابێگومان ئیڤنتەکان و پاڵەوانێتیەکان تەنانەت لە سەر ئاستی عێراق و دەرەوەش زۆربەی کاتەکان هێتە هەرێمی کوردستان و تایبەتی لە سلێمانیش ئەمانە هاوکارێکی باشن بۆ یاریزانەکان کە بە زووی بەشداریکەن و خۆیان ئامادەکەن ئەمە زۆر باشە بۆ یاریزانەکان بەس وەکو بیر و بۆچوونی خۆم ینی ئەم بتوڵانە ئەم نەزەمانەکە یەنە سلێمانی پاڵەوانتێکا کرێ ینی زۆر باشە بۆ ئەزمموی یاریزانەکان بۆ ئەو یاریزانانی کە تازێنە پرۆفیشناڵەوە بەڵام ئەو یاریزانانی کە پرۆفیشناڵن ینی بەڕایم پێویستەکە بڕۆنە دەرەوە ینی ببرێنە دەرەوە مەسفاگە بچنە لوبنان بچنە تورکیا بچنە ئەم وڵاتە نزیکانە لەبەرەوەی تەجروبەی وڵاتانی ترکەن تۆ لە وڵاتی خۆتا شەڕکەی وردە بەرەو ساربوونەوە چی بەڵام ئەگە پچی دەرەوە شتێکی شوێنێکی تر بێ سم بچوومە پاڵەوانتێکی عالم لە ئێران
بڕوابکە حەلەبەکە ینی هەر سامێکی تریە بوو شتی وام نبینی ئەمەیە یاخۆمە ئەوە بتڵێ تەخەبی عێراقە منتخب عێراق ئەوەش یارییم کرد کەس شەڕی هێڵا نەکردم ینی لە بتڵێ عێراقیشا کەس شەڕی هێڵا نەکردم یارییم کرد ئەویش هەر بە ئەمان شێوە دێڕەبەکەی برادەرم بوو وتی یاریزانەکە مەڵم یاری ناکە سێماوەی 3 ڕۆژە لەوێ بووم هەر کەس شەڕی هێڵا نەکردم وەزنی چەنایی 70 پێشتر 60 یاریمە کرد داواتر وەزنم سەرخست هاتمە 70 جا ئەو وەزن سەرخستن و هاتنە خوارەوەی ئەمەیە بە کورتی بۆم باسکەی ئێستا حاڵی حازم من ئەم داقی لەوێ 82 کیلۆم ئەگە بمە یاریگەم ئێمە 70 بە حکمیەوەی باڵاکەم لە چەندێک کاتوانی خۆت داوەزێنی بۆ خۆی خۆم بێ زەرەر و بێ زیان بێ شێوا جسم تا جسم کەوتۆ من جسم شەرجیە توانم لە ماوەی 10 ڕۆژە 10 کیلۆ داگرم ینی ڕۆژی کیلۆ بێنمە خوارەوە بە مەشقی زۆر و سیستمی خۆراکی باڵە بەرنامەی خواردن و شێوازی تەمرینکردن بەس بۆ هەموو کەسێک ئەوە نیە کەسێک نابێت من خۆم براکەی خۆم ئاو ناخوا نان ناخوا ینی چینە متەخەبی عێراق هەردووکمان من بەوە ناخۆش قۆزی مەخوا بریانی مەخوارد شماشەش مەستا قەپانەکە وەزنم دابەزی هادی برام نە ئاوێ خوارد نە نانی خوارد ئەچ وەستا قەپانەکە دوای تەبری وەزنی سەرەکەەوە یعنی من دەڕی متەخەبی عێراقی وەڵا سەر لە ئێوە دەرناکەم یازانە نانەخوا وەزنی سەر دابەزێ ئەوەی ترۆ پێچوانەوە ئەو وەزنی چەنە ئەو لە 54 یاری کردووە لە 69 یاری کردووە 67 بەڵام ئێستا ماشەڵا لەوێ پێ 86 یاریکە باشە بەرامبەر یاریتان کردووە 9 ساڵە بێکەوە یعنی بێکەوە دەستمان کردووە بەم 9 ساڵە ئەزم 9 داقە شەڕمان نەکردو هەل لە ناو حالە باشە هەل لە ناو حالە باشە بێک شو تەویمان نەکرد بەس دەرعی بۆ دەرع بۆ یەکترێکی بەس قەت سپاریمان نەکردو بۆ یەکەم کە من دەستم کرد بە یاری ئەو پسکۆلە بوو زۆر پسکۆلە بوو یعنی بێجگەوەکو برا یعنی یعنی زۆر خۆشەویست خۆم دەستی ئەوە زۆر پسکۆل و کە هاو بۆستی یاری من پێش یاریەکەم ئەگریا ینی ئێوە شەڕەکەی ئیتر یعنی ئەوەنە خۆشەویستیم بۆ هەیە ناتوانم شەڕێک گەڵاکەم وەکو مەشق بێکەوە نایکەن قەت بەڵام خەڵکی تر هەیە تۆ لە هۆڵێکیشە کوڕاهێنەر ئیشەکەی ئێستا هۆڵەکانی وەرزش تا چەند یاری هونەربەرگریەکان پەرەی سندوتیایە سپاس بۆخوا بەبوانی ئەم چالاکیانەوە کە زووزووەکرێن یعنی قاعەکان ماشەڵڵا سپاس بخوا باش قەرەباڵغ بووە پڕوە لە یاریزانی هونەربەرگری ینی بە قسەکەی خۆمان شەڕکەری باشمان هەیە شەڕکەری باشمان هەیە چۆن دەستی ئەمانە ئەگرن کە یەکێک بێتە هۆڵێکەوە لە ماوەیەکە پێڵەن تۆ بی بە پاڵەوانێک ئەگەر ئەم ئیشانە بکەیت ئەم کارانە بکەیت مدەتی تا ئەم ساڵ بووم بەڕاهێنەر مدەتی نزیکەی 3 بۆ 4 مانگ بووم بەڕاهێنەر دەست بەکار بوون لەو 3-4 مانگەیە 5 یاریزان هات بۆلام یعنی یاریزانی تریش هات بۆڵام 5 یاریزان داوایان کرد کە بەردای پاڵەوانتیکەن خۆم و هادی برام یعنی هەم هاوکاریان بووین هەم لەگە خۆشمانان تەمرینیانە کرد ئەو 5 یاریزانم هەر 5 یاریەکەم و لەم پاڵەوانتیەکە کرا سپاس بخوا هیچیان نازانی لە ئێمە توانیشان سەرکەوتمە دەست بێن باشە ئەم مەشقە ئەمەی باسی ئەمە بۆ بکەیت هەمێکێ لەگەڵ تای هاوکارتە ئەو لاسیکە بۆ بەقوتکردنی قاچە و بۆ سرعتبوونی قاچە ئێستا ئەو لاسیەکە تۆ زەربەی پێوەلەیە ینی قاچ زۆر بە قورسێگا لەسەر کیسەکە بەڵام بۆن کۆمەڵە زەربە بۆ لاسیکە بۆ شێن دوای لاسیکە لابە ینی مەوداکە زۆر بە خێرایی ئەبڕێت و قوتەکەشی زۆر زیاترە بێت ئەمە بێگومان بە یاریزانی تازە پێگەشت و ناکرێت یاریزانی تازە بێتەفشنال بن جاکوگەنەوە چۆن ستایل یاریزانەکان دیارەکەن لە هۆڵەکەی خۆتانە بۆ نمونە ستایلە بۆ MMA بێ ئەمە بۆ موایتایە بێ ئەمە بۆ کیک بۆکسێنە بێ عادەتەن هەنێ کەس هەیە بوونێتی پێوەی دیارە هیوە ستایلی بۆکسێن یاریگەین دەستی درێژە یان لە کاتی یاریکردنا سەر زۆرێنێتە خوارەوە یان هەن کەس هەیە ئەها بە کوردەواری خۆمان هاشان و ملیبانە زۆربەی لە کاتی یاریان باوشەکە بە کەسی بەرامبەران چ لە کیک بۆکسی نابێ یعنی بوونێتی وا دروستکراوە بوونێتی لەشی کەس دەگات کەسی ڕاهێنەر بێ یەکسەر جیاکاتەوە ئەڵێ کاکە تۆ بەس بۆ ئێمە کراوی زامان هەیە ینی دەتێکی زۆر کەم یاریەکە بەڵام بوونێتی ئەوەیە زۆران بازە شان و ملێکی عەجیبێ گیانێکی نەرمیە سیاری پرۆفیشنال ئێمەیەکە لە سەرێکستێکی بردوێتەوە مدەتێکی زۆر کەم یاریەکە بەڵێ کەواتە ئێستا هۆڵەکانی وەرزشی لە پارێزگای سلێمان لە هەرێمی کوردستانە بەدەر لەوانەی کە بۆ لە ژڕێکی و لە ژوانی یاریەکەن خەڵکێکی زۆر هەیە گەنجێکی زۆر هەیە ئەوێ لە هونەرە بەرگریەکانە پەرە بە ئاستی بە و ببێ هەنگاو بڕێ و ئیڤنتی زیاتری شەکرێ باشە لە ڕووی کچان بۆ ئەم وەرزشە هونەرە بەرگریە چۆنە فەرقیان نییە کوڕ و کچ لەم هونەریە بەس نوێ پاڵەوانمان هەیە زۆربەی کات لە ئیڤنتەکانە ئەو کێشەیە هەیە کچان کەم یاریەکەن سە لەم ئیڤنتی کۆتاییە هەبوو لە سلێمانیە لە بۆکسێنە تیاتی یازانی کشمان هەیە لە بۆکسێنە بەڵام لە کیک بۆکسین و موایتە کەمە
لا هولێر یاریزانی کشمان هەیە بەس لە سلێمانی کەمە ئیشەڵڵا ئەم بتوڵەیە خۆم یاریزانێکی کچم هەیە بەشداری پێکەم. چەند ساڵە؟ تەمەنی 18 ساڵە. لە چ ستایلەکە؟ لە ستایلە کیک بۆکسینگ یاری پێکەم. کیک بۆکسینگ یاری پێکەم. ئەمە تیکێکە لە وێنەکانی یاریەکانی ئێوە؟ پاڵەوانتی پرۆفیشناڵی موایتای بوو. بەڵێ. لەسەر ئاستی عێراق بوو. سوپاس بخوا توانیم سەرکەوتن بەدەست بێنم. موایتای بوو. موایتای بوو بەڵێ. بێگومان یەکێتی موایتای هەم سلێمانی و هەم عێراقیش ئیڤنتی زۆرەکەن لە هەرێمی کوردستان و پاڵەوانی باشمانە چەند یاریزانێکیشمان لە هەڵبژاردەی عێراقەیە. لەم ڕۆژانەی پێشترە لە تۆڕی کۆمەڵایەتیەکەی خۆت بینیمان چەند وێنەیەکت بڵاو کردبەوە وێنەکان سەرنجڕاکێش بوون ماشەڵڵا وان لە دووربی لە چاو چاوی خراپ لە شولارێکی جوانە هەبوو. ئەتەوێت چ پەیامی بگەێنی؟ من ماوەیەک بێدەنگ بووم ڕستمشتم بڵاو ناکردەوە ئەو پۆستانی کە بڵای کرد ینی ئامادەم هەموو کاتێ هەم هەنێ قسە هەیە ABC یابوونەوە وازیە ناو بۆ بەڕاهێنەر دوا کەوتووە من بە پۆستێک بە ڕستمی یانی بێدەنگم بەس بە شتێک بڵایەکەمەوە هەموو کاتی ئامادە لەگەڵەوەی ڕاهێنەری بەڵام وەکو یاریزانیش ئامادەم. ئێستا بە دەرلەوەی مانگی 12 چ پلانێکی دیکەت هەیە بۆ ساڵی ئایندا؟ ئینشاءالله بەیانی نادوو بەیانی فیزە تەقدیمەکەم بۆ تایلەند ئەمێ مدەی 6 مانگە بۆ 7 مانگێ لە تایلەند بمێنمەوە و بەشداری پاڵانتیەکان کەم ئەمجا بە عالەمی عێراقەوە نامەوێت بە ناوی کوردستانەوە بەشداریکەم بەحکومیەوە ئێمە کوردین ئەبێ شانازی بە خاک و وڵات و عالەمی خۆمانەوەکەین ئەمەوێت چەند یاریەک بە عالەمی کوردستانەوە بەشداریکەم. زۆربەی یاریزانەکان بۆ پەرەپێدانجا باسی ئەوە ڕسمەکانەکە باسمان کرد ئەم وێنانی تۆ وێنەی سەرنجڕاکێش بوون پەیامەکەی خۆت ڕوونە کردەوە و وەکو ئەڵەی بەرەو تایلەندی شەڕووی زۆربەی ئەوانەی کە هەوڵێن ئاستیان بەرەو پێش لە سایلەکانە ڕووەکەنە تایلەند چ زانیاریەکرد لەسەر تایلەند هەیە بۆ ئەم وەرزشە؟ تایلەند عادەتەن هەموو جۆرە ورشەکانی تیا کۆبێتەوە هەم ڕاهێنەری زۆر باشی تیا هەم تایلەند ینی چۆمڵی موای قوتابخانەیەکی پێگەڵێ عادەتەن موای تایکار زۆربەی کار دەچێت بۆ تایلەند لەبەرەوەی تایلەند دایکی یاریەکە ینی موای یا تا شەڕ تای ینی تایلەندی ینی شەڕەکە ینی سەرچاوی شەڕی موای تای لە تایلەندەوە سەی دەگەنەوە ینی ئەچی تۆ لێ معلومات وەرەگری هەم پرۆزۆز و پرۆفیشناڵترە بی تەمبیرەکان جیاوازن. بیستمانە لەوێ هەموو ئێوارەیەک ئیڤنتێکی تایە لە هۆڵەکانی ئەوانە بەتاکیید هەم لە بەیان و تایوارە چەند کلاسێکی تایە هەم کرۆسفیتە هەم MMA هەمووی تایە لە ئاخریشە ینی شەڕەکرێت چ قاع بە قاع بێت چ ناو قاعەکە بێت. هیچ ئەزمموی هاوڕەکانە سوودی لێ بینیوە کە بچیتە تایلەند لەوێ چۆن لەگەڵ چ کەسێکە ئیش بکەیت چ کۆمپانیایەک لەگەڵیانە گرێبەست بکەی بۆ چەند مانگە لێ بمێنیتەوە؟ چەند برادێکم هاتوچەی تایلەندیان کردوێکی لەوانە کاگنامۆ لەوە مامۆستا ئوسامە شەر مامۆستای خۆمە ئێستا ئەوەی سەحالی حاضر هەردووکیان لە تایلەندن تر قسەیان لەگەڵاکە و معلوماتیان لەگەن ئەوەی کە باسیەکەن ئەو کەمپانی کە زۆر باش بێ یەکەم تایگەر مۆیتایە دووەم ڤینیۆمە تر من نیازم تایگەر مۆیتایە. باشە لە ئیڤنتەکانە کە ئەبینین تیمێکی زۆرە لەگەڵ هەیە چەند کەسێکی وەرزشکار لەگەڵتان و وەکو تیمێکتان لێ هاتووە کە لۆگۆی تایبەتی خۆتان هەیە لەسەر تیمەکە چیت هەیە؟ ئەمە تیمێکمانداناوە ئەو تیمە سێوە تاگەێنێتەوە یەکەم ناوی خۆم هەمزە زۆر بە ڕوسەکان بە خەم زەمانەکەن چونکە تیمەکەمان دوو هەمزەیتیایە ینی بەناوبانگە زۆر خۆشم و ئەمزەکەی تر لە ئێمەمەیە ئەو پای تیمەکەوەین دووەمیش ئەم یاریزانە ڕوسیەکە کە ینی یاریزانێکە بەمانای کەلیمە یاریزانە پاڵەوانە دووەمیش خەمزە منتیقەی مامۆستاکەمە بە خۆشی ئەویشەوە ینی ئەم ناومان ناوە تیمی خەمزە. باش کێ زیاتر هاوکارتانە بۆ بەرەبێشتوونی ئاستان ئێستا بەرەو تایلەندەچی بەنیازی داوای هاوکاری لە کێ بکەی بۆی هاوکار بن؟ لە ڕووی مادیۆ بڵێ لە ڕووی مادیۆ تا ئێستا هیچ کەسی هاوکارم نەبوو ئیتر بەتەمام دەسەر خەرجی خۆت هەمووی لەسەر خەرجی خۆم اونجا بەتەمام داواشکەم تا ئێستا هیچ کەسێن داوام نەکردووە و تا ئێستا هیچ کەسێکیش هاوکاری نەکردوم نە بە ڕاهێنەراتی نە بە یاریزانێتی چەند ساڵەوە 9 ساڵە بۆ 10 ساڵە وەرشەکەم. سەرکەوتوبی کاکەمزە زۆر خۆشحاڵ بووین بە هیوای لەسەر ستەیجی پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان ببینین کە ئاڵای کوردستان بەرزەکەیتەوە و ئاستێکی باشتر وە لەگەڵ خۆشتا کۆمەڵێک گەنجی کەشمان بۆ دروستکەی لە بواری هونەربەرزەکان چ وشەیەکی کۆتایی ماوە فەرموون؟ ڕێز خۆشەویستم هەیە بۆ تەواوی ستافەکە و دەستخۆشی لە بەرنامە جوانەکەی جەنابەتەک. زۆر سپاس بۆ تۆش. سپاس هەمزە فەریدون پاڵەوانی هونەربەرگریەکان کە لە سپۆرت مەگەزین میوان بوو.